سڵاو ئەم کاتتان باش بە ڕێزانی فیلمسازان و سپاس بۆ هاوڕێیانی فیلمسازان کە بانگشتی منیان کرد سمینارێک ئەمڕۆ ئێوارە بۆ ئێوە بەڕێز پێشکەشکەم دەربارەی سینەما وەک دیالکتیکی پەیوەندی نێوان سیاست و ئێستەتیک. خۆم بە خۆشحاڵ دەزانم لێرەوە لەگەڵ لەسەر هەندێک پرسی تایبەت بە خێرایی هەوڵ بدەم بۆ چوونەکانم بگەێنم وەک ڕەنگە بەشێکی زۆرتان ئاگادار بن کە لە چەند دو ساڵی ڕابردوودا بە دیاریکراوی کارم لەسەر ئەم پرسە کردووە پرسی پەیوەندی نێوان ئەستەتیک و سیاست لە ناو سینەما لە ناو فۆتۆگرافی لە ڕێگای فۆتۆگرافیەوە لە ڕێگای سینەماوە لە ڕێگای تەکنیکەکانی بەرەمهێنانەوە هەم لە شارسازی هەم لە پەیوەندی بیناسازی و تەلارسازی هەتە دوایی و هەموو پەیوەندی ئەمانش بە فۆرمە ژانرەکان و فۆرمە ئەدەبیەکانیشەوە بە هەمان شێوە کارم لەسەر کردووە. یەکێک لە یەکەمین هەوڵەکانم بۆ ئەو بوارە کتێبێک بوو بە ناوی دیالکتیکی هوەری سێیەم کە ئیستا لە بەردەستمە. ئەو کتێبە ساڵی 2019 نووسراوە، سەرەتای ساڵی 2020 چاپ بووە. ئەم کتێبە لەسەر پەیوەندی نێوان شار و مۆدێرنیتە و تەکنیک و فۆتۆگرافی و سینەما هەڵوەستەی کردووە. بنچینەی سەرەکی کتێبەکەش پەیوەندی بە کاریگەری گەشەی شارسازی لەسەر سینەما و تەکنیکی فۆتۆگرافیە. کتێبی دووەم کە بە هەمان شێوە ئەمیش سەرەتای ئەم ساڵ چاپ بوو بە ناوی لە کۆتگۆڕینی کانتەوە بۆ تیۆری فیلم، سەرەتایەکە بۆ فێنۆمێنۆلۆژی ماتریالیستی زیگفرید کراکاوە کە یەکێک بووە لە دیارترین بیرمەندانی بواری فۆتۆگرافی و سینەما و تەکنیکەکانی دیکەی بەرەمهێنانەوە لە ناو ئەدەبیات و ژۆرنالیزم و هەتا دواییدا. خۆی کە لە بنەڕەتدا تەلارساز بووە، دکتۆراشی لەسەر تەلارسازی خوێندەوە، دوای بووە بە ڕۆمان نووس و سەرنووسەری ڕۆژنامەی فرانکفۆرتە چایتونگ بووە تا ساڵی 1933 کە لە بەرلین ڕادەکات بەرەو پاریس کاتێکی لە دەسەڵات بەدەستەوە دەبێت. سینەما چ ڕۆڵێکی هەیە لە پەیوەندی نێوان شار و دانیشتوانی شار بەگشتی، کاریگەریان لەسەر گەشەی پێداگۆگی، گەشەی پەروەردەیی تاک بە تاکی کۆمەڵگا چییە و چۆن بووە و چۆن سەری هەڵداوە. وەک دەزانین لە سەدەی حەڤدەوە کە ڕۆشنگەری لە ئەوروپا سەر هەڵدەدات، گەشەیەکی بەرچاوی شارسازی لە دنیا دێتە ئاراوە، لە دنیای ئەوروپا بە تایبەتی شارەکان گەورە دەبن، چیتر گوندەکان نابنە شوێنی بەرەمهێنان، شوێنی کۆبوونەوەی دانیشتوان. ئەم جارە مۆدێلێکی نوێی دانیشتوان سەر هەڵدەدا کە پێی دەوترێت دانیشتوانی شاری. لە ناو دانیشتوانی شاریشدا زۆربەی زۆریان خەڵکانی کرێکارن، خەڵکانی کارکەرن یاخود ئەوانەی کە کاتێک شەڕشی پیشەسازی لە سەدەی 1990 بە یەکجاری سەرجەمی کۆمەڵگای خۆرئاوایی دەتەنێتەوە. فۆرمێکی نوێی دانیشتوان سەر هەڵدەدات کە پێی دەگوترێت پرۆلیتاریا. شار ڕۆڵێکی سەرەکی هەبوو لە گەشەپێدانی تەکنیکەکانی بەرەمهێنانەوە. لە شاردا بوو یەکەم تەکنیکی لیتۆگرافی، یەکەم تەکنیکی چاپ، یەکەم تەکنیکی بەرەمهێنانەوەی تەکنیکی، یەکەم تەکنیکی فۆتۆگرافی لە سەردەمی کە پێی دەوترێت داوگە تایپس لە فەڕەنسا. دوجار هەر لە کۆتاییەکانی سەدەی 19 تەکنیکێکی نوێی فیلمی جوڵا وێنەی جوڵا سەر هەڵدەدا کە پێی دەگوترێت ئەمڕۆ ناوی لێدەنێن سینەما یان فیلم. لە سەرەتادا پێویستە ئاماژە بەوە بکەم شارەکان شوێنی کۆبوونەوەی دانیشتوانە تازە ئەو دانیشتووە تازە سەرهەڵدانە بوون کە خۆیان لە ناو بزوتنەوە سیاسیەکانیشدا بە هەمان شێوە ڕێکخست بوو کە ئەمڕۆ ئێمە وەکو بزوتنەوەی جەماوەری و پرۆلیتاری یان کرێکاری ناویان دەبین. ئەمانە مۆدێلێکی نوێی کولتوریان هێنایە ئاراوە بەهۆی گەشەی سەرمایەداری زیاتر، بەهۆی سەرهەڵدانی چینێکی نوێی کرێکار لە ناو سیستمی سەرمایەداری کە بە کرێ کار دەکات. دەرفەتێک دەخۆڵقێت کە سەرمایەداری بۆ گەشەدانی زیاتر بەخۆی، کردنەوەی بازاڕی زیاتر بۆ خۆی و گەشەدا خێراییکردنی تەکنیکەکانی بەرەمهێنانی کاڵا لە ناو سیستمی سەرمایەداریدا دەرفەتێک دەخۆڵقێنێ کە خەڵکانی دیکە بچنە ناو کارگەکانیەوە لە ماڵەکانیان بێنە دەرەوە، دەرفەتێک بێتە ئاراوە کە تەکنیکی نوێی لە ناو سیستمی نوێدا دابهێنن. ئەم گەشەی تەکنیکە لە سەدەی 19دا ناوەڕاستی سەدەی 19دا یان دەیەی دووەمی سەدەی 19دا دەگاتە لووتکە
کاتێک بۆ یەکەم تەکنیکی لیتۆگرافی یان بەرەمهێنانەوەی فراوانی کاڵاکان یان بەرهەمەکانی هوەر کە دوایی ناوی دەبین دێتە ئاراوە پاشان فۆتۆگرافی لەسەر بنەمای لیتۆگرافی دێتە ئاراوە دوجار سینەما وەکو فلم وەکو دوادەرەنجامی فۆتۆگرافی دێتە ئاراوە ئەگە سەیری مێژوو بکەین لە سەدەی 19دا بە درێژایی 25 سەدەی بیرکردنەوەی فەلسەفی ئاینی بیرکردنەوەی عرفانی ئەدەبی شعری نەیتوانی لە ماوەی سەدەی 19 کە ئەریک هۆبزباوم و مێژوونوسی بریتانی ناوی دەنێ سەدەی ماوە درێژ چونکە هەموو شۆڕشە سیاسی کۆمەڵایەتی فکری کولتوری تەکنیکی پیشەسازی هەتا دوایی لە سەدەی 19دا سەر هەڵدەدەن بیرمەندە گەورەکانی مێژووی بەشەریش کە ئەمڕۆ ئێمە دەیان ناسین هەر لە سەدەی 19دا سەر هەڵدەدەن دەکەونە بەرامبەر یەکترەوە لەبەرەوە فۆتۆگرافی لەگەڵ دوجار لە کۆتاییەکانی سەدەی 19 وێنەی جوڵاو ڕۆڵێکی ئێجگار گرنگی هەیە لە خۆ دەرخستنی جەماوەری لە پێبەخشینی یاخود لە پێدانی دەرفەتێکی گەورە بە جەماوەری زۆربەی دانیشتوانی وڵاتانی خۆرئاوا بە تایبەتەوانی لە شارەکاندا کۆبوونەتەوە یاخود لە کارگەکاندا کاریان کردووە دوای کارکردن پێویستە ئەمە بەرەمهێنانی کولتورێکی نوێی خۆیان هەبوویان ئەوە کە ئێمە دوجار ناوی دەنێن سەرگەرمی پێویست بەوە کە لە ڕێگەم تەکنیکانەوە دەستیان بگا بە زۆرترین بەرهەمەکانی هوەر کە لە مێژووی مرۆییدا لە بەردەستی کەمینەیەکی مرۆییدا هەبوون تەکنیکەکانی بەرەمهێنانەوەی خێرای فراوانکردنی بەرەمەکانی هوەر وێنەکان تابلۆکان یاخود کتێب هەتا دوای ئەمانە وای کرد کە دەرفەتێکی پێداگۆگی گەورە بۆ دانیشتوانی شارەکان دروست ببێت ئەویش ئەوەی کە مێژووی فەلسەفە یاخود مێژووی پەروەردە بە درێژایی 25 سەدە نەیتوانی بوو ئەو کاریگەریە فراوانەی لەسەر پەروەردەی خێرای خەڵک هەبێ لەسەر ئەوەی کە ئیتر خەڵک وەکو بکەرێکی سیاسی وەکو بکەرێکی هوەری وەکو بکەرێکی چالاک لە ناو لەسەر شانۆی سیاسی لەسەر شانۆی کۆمەڵایەتی و کولتوری خۆی دەربخات سینەما ڕۆڵێکی فۆتۆگرافی لە پلەی یەکەمدا دوجار سینەما ڕۆڵێکی گەورەی هەبوو ناچمەزان ناوردەکاریە زۆر مێژوویەکانەوە بەڵکو ئاماژەیەک بە خاڵێک دەکەم کە بۆ ئەوەی بابەتەکەم ڕوونتر بێتەوە لە کۆتاییەکانی سەدەی 19 و سەرەتای سەدەی 20 بە دیاریکراوی لەگەڵ سەرهەڵدانی جەنگی یەکەمی جیهانیدا زۆربەی هێزە کۆنزەرڤاتیڤەکانی خۆرئاوا کە تا ئەو ساتە حکومیان بەدەستەوە بووە سیستەمی خۆرئاوا تا جەنگی یەکەمی جیهان تا دوای جەنگی یەکەمی جیهانیش زۆربەی زۆری سیستمی پاشایەتی بووە کۆنزەرڤاتیڤەکان دەسەڵاتی یەکەمیان لە ناو دەوڵەت و لە ناو حکومڕانیدا هەبووە هەموویان دش بە بەکارهێنانی تەکنیکی سینەما بوون بە دیاریکراوی لە ئەڵمانیادا چونکە سینەماوا دەبیندرا کە تەکنیکێکی هوەری بزوتنەوە جەماوەریەکانە کرێکاریەکانە کە دوورە لە بنەڕەتدا دوورە لە فۆرمی هوەر حتا کۆتاییەکانی تا ناسی نیوەی یەکەمی دەی سەدەی 20یش سینەما وەکو بەرهەمێکی هوەر فۆرمێکی هوەری سیر نەکراوە نمونونەکەم بابەهیم بێنەوە لە ساڵی 1970 کاتێک جەنگی گەورەی نێوان بریتانیا و ئەڵمانیا لە ئارادایە ئەریش لیدندۆرف ژەنەرال ئەریش لودندۆرف کە دوایی دەبێتە ناتسی بەڵام لەو سەردەمەدا یەکێک لە جەنەرالی سەرەکی سوپای جەنگی ئەڵمانیا بۆ لە دژی وڵاتانی دیکە لەو دژی بریتانیا بە تایبەت لە جەنگدا لە هەتا 1970 چواری حوزەیرانی ببورن حوزەیرانی 1970 ئێریش لودندۆرف لەگەڵ ڤیلهێلمی دووەم لە ئەڵمانیا بە هیچ جۆرێک ڕێگانادەن تەنانەت سینەما بەشداری لە جەنگدا بکات بەڵام کاتێک دەبینن لە جەنگی ڤێردون و سۆما بەڕووبوونەوەیان لەگەڵ بریتانیا ئەریش لودندۆرف لە نامەیەکدا کە بۆ ڤیلهێلمی دووەم قەیسەری ئەڵمانیای دەنێرە لە نامەکەیدا باسەوە دەکات کە لە بنەڕەتدا جەنگی نێوان بریتانیا و نێوان ئەڵمانیا بە تەنها جەنگی سەربازی نییە جەنگی میلیتاری نییە بەڵکو جەنگێکی دیکە لە ئارادایە کە جەنگی وێنەیە جەنگی باڵادەستی وێنەیە چونکە لە جەنگی سۆمە کاتێک بریتانیا سەرنجی دنیا بەرەو خۆی کێش دەکات لەسەر تاوانی هێرشی سوپای ئەڵمانی سوپای پرووسیا لە ڕێگای وێنەوە ئەم کارە دەکات ئەڵمانیا بۆی سەرنجی وڵاتانی جیهان بەرەو خۆی کێش دەکات کە ئەڵمانیا وەکو هێزێکی دڕندە لەسەر زەوی پیشاندا تەنها لە ڕێگای وێنەی جوڵاوەوە ئەوە دەبێت کە ئەریش لودندۆرف جەنەرالی یەکەمی سوپای پرووسیا داوای خێرا لە هین دەکات لە نامەیەکیدا هەم بۆ ڤیلهێلم و هەمیش ڤیلهێلم نامەکە هەڵپێش دەکات بۆ
وەزیری جەنگ وەزیری بەرگری کە بە خێرایی بنەمایەکی نوێ بۆ جەنگی وێنەیە بهێنە ئاراوە ئەوە دەبێت لەو سەر و بەندەدا حکومەتی ئەڵمانیا لە بڕیار لە دامەزراندنی گەورەترین بنەمای بەرەمێنانی فیلم دەدات کە ئەمڕۆ زانکۆیەکی بەناوە لە شارێکی نزیک بەرلین بە ناوی بابلسبێرگ ئەم کاتە کۆمپانیای ئونیڤێرسوم فیلم ئاکتن گیزەلشافت کە بە ئوفا بەناوبانگە لە 1970دا دەمەزرێت وەکو یەکەم خەباتی ئەڵمانیا بەشداریکردنی لە جەنگی وێنەیی ئەمە لێرەدا دەری دەخات کە تا کۆتاییەکانی سەدەی 19 و سەرەتاکانی سەدەی 20یش سینەما لەلایەن هێزە کۆنەپا پارێز و کۆنزەرواتیڤەکانەوە گرنگی پێ نەدراوە بەڵکو بە پێچەوانەوە بزوتنەوە جەماوەریەکان بۆ نمونە پارتە سۆسیالیستەکان یاخود سۆسیال دیموکراتەکان ئەو سەردەمە ئەمان زۆرترین گرنگیان بە فیلمداوە لەبەر ئەوەی وەکو باسم کرد کۆنزەرواتیڤەکان پەرەیان بە چەمکی بلیمەتی لە ناو هونەردەدا پێیان وا بوو هونەر ئیشی نوخبەیەکی زۆر بچکۆلەیە لە مۆسیقای بلیمەتە لە شێوەکاریدا لە بەرەمهێنانی حەماسی گەورە هەتا دوای ئەمانە ئەوە دەبێت کە لێرە بەدوای ئیتر سینەما بۆ یەکەم جار لە ئەڵمانیا لە 1970ەوە کە پێشتر بێگومان فیلمی زۆر بەرەم هاتووە لە سەدەی کۆتاکانی سەدەی 19 هەتا بۆ باربارا مەنڵ ئەو ئەفسانەیەش ڕەت دەکاتەوە کە پێی وایە پاریس شوێنی بەرەمهێنانی یەکەم فیلمی سینەماییە بەڵکو پێشوانە بەرلین سەرەتاکانی سەر هەڵدانی فیلمی سینەمایە ئەگەر بڕۆینەوە بۆ مێژوو من لە کتێبی دیالکتیکی هونەری سێم باسم کردو کە بۆ بەرلین بنەمای سەر هەڵدانی فیلمە نەک پاریس ئەوەی پاریس کە تایدا سەری هەڵداوە دوجار بە تەقلید لە بەرلینەوە شەپۆلی یەکەم لە بەرلین سەر هەڵدادا شەپۆلی دووەم دەگاتە پاریس کە من ناچمە ناو وردەکاریە مێژوویەوە لە ئێستادا بەڵام بێگومان فیلم هەبووە لە پێش بڕیارەکەی ڤیلهێلم قەیسەر ڤیلهێلمی دووەم و فەرمانەکەی لودندۆرف بەڵام لە دوای ئەمەوە فیلم دەبێتە فۆرمێکی هونەری ئیتر فیلم جێگیر دەبێت لە ناو ئەڵمانیادا وەکو فۆرمێکی هونەری سەیر دەکرێت کەواتە هەتا ئەو سەردەمەوەکو باسمان کرد کۆی هێزە دیموکراتەکان ناچار دەبن ئیتر فیلم وەکو سینەما وەکو فۆرمێکی نوێی هونەر قبولکەن من لێرەوە واز لە دیدگا مێژوویەکە دەهێنم لەم دوو کتێبەی داهاتووم کە چاپ کراون لە ڕابردوودا بەم دواییانە پەرەم بە تیۆرێکی نوێی فیلمداوە بۆچی باسم ناوی پرۆژەکەم هەتکۆی پرۆژەکەم ناوی پەیوەندی نێوان دیالکتیکی نێوان ئەستەتیک و سیاسەتە کەواتە کاتێک سینەما فۆرمی ئەستەتیکی وەردەگرێت یاخود فۆتۆگرافی وێنەیەکی فۆتۆگرافی چۆن بەشداری لە سیاسەتدا دەکات بەشداریکردنی لە سیاسەتدا گرنگەواتە ڕادیکالیزەکردنی میمۆری یادەوەری خەڵک پەروەردەکردنی هێنانی بەوەی کە ئەم جارە لە ڕێگای فیلمەوە لە ڕێگای چاوی کامێرەوە وجودی یاخود بوونی واقعی خۆی لەناو کۆمەلگادا دەبینێت چۆن ئەم بوونە دەردەکەوێت من لە ڕێگای سێ لە نوێنەرە سەرەکیەکانی کۆماری ڤایمار کە کۆماری ڤایمار بە بێگومان دەوڵەمەندترین قۆناغی بەرەمهێنانی فیلمە لە مێژووی بەشەریدا بە دیاریکراویش لە سەرەتای سەدەی 20دا کۆماری ڤایمار لە 1990 سەر هەڵەدات بوو کە لە شەڕشی نۆڤەمبەر بەڕابەرایەتی ڕۆزا لوکسمبۆرگ و کارل لیبکنیشت و پارتی کۆمۆنیستی ئەڵمانیا قەیسەریەت دەڕوخێنن لە دوای جەنگ و ئیتر کۆمارێکی دیموکراتی بەڕابەراتی سۆسیال دیموکراتەکان دروست دەبێت کە ناوی کۆماری سۆسیالیستی ڤایمارە ڤایمار لە 1990 بەرداوام دەبێتە 1933 بەدەستی هیتلەر کۆتایی پێدەهێنرێت لە کانونی دووەمی 1933 کە هیتلەر وەکو ڕاوێژکاری ئەڵمانیا هەڵدەبژێردرێت دەست نیشان دەکرێت ببوورن کۆتایی بە کۆماری ڤایماردا لەو ماوە کورتەدا کۆماری ڤایمار زۆرترین فیلمی بە بەرزترین مۆدێلی تەکنیکی لە ئاستی دنیادا بەرەمهێناوە جێی خۆیەتی ئاماژە بەو نمونە بە کەسێکی وەکو پێم وایە هەمووتانەوانێک کە گرنگی بە سینەمادەن فریتس لانگ هەمووتان پێم وایە دەیناسن ڤالتەر غوتمان یاخود کارل کۆنە ئەمانە لە عەبقەریە گەورەکانی سینەمای ڤایمار بوون کۆی تیۆروتێزەکانیشان لەناو سینەمادا ڕنگدانەوەی واقعی کۆمەڵایەتی سەرهەڵدانی مۆدێلێکی نوێی مترۆپۆلیسەیان گەورە شار و کۆبوونەوەی دانیشتوان تێیدا فیلمی مترۆپۆلیسی فریتس لانگ کە خۆی زۆر بەناوبانگە بیرمەندانی کۆماری ڤایمار دوای جێگیربوونی کۆماری ڤایمار و بەدەستێنانی سەقامگیری سیاسی بەڵام لە ڕووی ئابوووریەوە بەردەوام لە داکشانەوەدایە چونکە ئەڵمانیا لە جەنگی 1914 دەست پێشخەرە لە هەڵگیرسانی جەنگ بەرامبەر بە وڵاتان لە دوای کۆماری ڤایمارەوە ناچارە کۆمەڵی گەلان ناچاری دەکا قەرەبووی زۆربەی وڵاتانی زیان لێکەوتوو بکاتەوە تێمای یاخود ناوەڕۆک و مۆتیڤی
پرسی جەنگ و پرسی قەرەبوو و پرسی ئیقتصاد لەگە سیاست تێمای سەرەکی فیلمەکانی کۆماری ڤایمارە. لەم پەیوەندیەدا کۆمەڵێک بیرمەند سەر هەڵدەدەن دابەشی سەر بەرەی ڕاست و بەرەی چەپ دەبن. کۆی بیرمەندانی بەرەی ڕاست دژی بەکارهێنانی سینەمان لەناو کۆمەڵگادا، چونکە پێیان وایە سینەما ڕۆڵی هەیە لە پێدانی مایکی گشتی بە خەڵکە ئەم هەتا دوێنێ ئەم خەڵکە خاوەنی بڕیاری سیاسی نەبوو کەچی لە ڕێگای سینەماوە ئەمڕۆ وەها خۆی دەردەخا کە توانای هەیە لە گۆڕینی ئاراستی سیاسی لە کۆمەڵگادا. کەواتە هۆکارچیەکە بیرمەندانی ڕاستڕە و دژی سینەما بوون بیرمەندانی چەپ بەرگریان لە سینەما دەکرد. لەبدا بیرمەندانی چەپدا سێ لە دیارترینیان زیگفرید کراکاوە، ڤالتە بنیامین، بێلا باڵاتسن. بەڵام من بێلا باڵاتس نایەنمەوە ئەمڕۆ بە کورتی باسی زیگفرید کراکاوە ڤالتە بنیامین دیدگەکانی ئەوان دەکەم. ئادۆرنۆ پێشتر تیۆدۆر ئادۆرنۆش لەوانە بۆ کە زۆر لەسەر تیۆری فیلم کاری کردووانە، بەڵام تیۆدۆر ئادۆرنۆ بە گشتی لە چوارچێوە گشتەکەی خۆیدا دژە فیلمە، چکە پێی وایە ئادۆرنۆ سینەما دەرەنجامی خواست و پیادەکردنی پیشەسازیە بەسەر هونەردا. ڕوانگەی ئادۆرنۆ هێشتا ڕوانگەیەکی کۆنزەرڤاتیڤە. گومان لەوەدانە ئەمڕۆ ئەگەر ئێمە بە چاوی ئەمڕۆ لەناو سینەمای هۆلیوود و باڵادەستبوونی بەهاکانی سینەمای هۆلیوود بەسەر کۆی سینەمای مرۆییدا بکەین دەزانین کە تیۆرەکەی ئادۆرنۆ بەڵێ ڕاست دەرهات، بەڵام هێشتا بەو مانایە نایە کە کۆی سینەما ئەمڕۆ بۆتە سینەمایەکی پیشەسازی بۆ چوونەکەی ئادۆرنۆ ڕاست بێ. کێشەکە لەوەدایە کە ئێمە دەستبەرداری سینەما بووین، ئەمانەی کە دژی بە پیشەسازیکردنی کۆی پەیوەندیەکانی مرۆڤن دەستبەرداری سینەما بوون زۆر بە ئاسانی بۆ هۆلیوودیان بەجێهێش. ئەمڕۆ کۆی کۆمەڵگا مرۆییەکان دەیانێت پێیان پێوێتە ناو هۆلیوودەوە. ئادۆرنۆ لەم ڕوانەوە پێی وایە فیلم بە تەواوی لە پێناوی بەهای ئاڵوگۆڕکردنی خۆی داواتە فیلم بۆ بازار بەرهەم دەهێنرێ. بەڵام ئادۆرنۆ کاتێک بخینە پەیوەندیەوە لەگەڵ ئەو کاتەی ئەو قسانەی تێدا کردووە لەگەڵ ڤالتە بنیامین و زیگفرید کراکاوە و بێلا باڵاتس و ئارنهایم و ئەوانی دیکەوە دەزانین کە بە پێچەوانەوە سینەما ڕۆڵی گەورەی لەو شتەدا هەبوو کە ئەمڕۆ ئێمە پێی دەڵێن دژە فاشیزم تەنانەت. بۆ نمونە وەکو باسم کرد ڕاستڕەوەکان بەگشتی دژی سینەما بوون، چونکە سینەما وای لێ هاتوو جەماوەر بتوانێت لە سینەمادا خۆی دەرخا. بەس ئادۆرنۆ لەو سەردەمەدا کە باس لە پرسی بازار و فیلم دەکات یاخود لە فیلم چۆن بەشداری لە میکانیزمەکانی بازاردا دەکات وەکو بەرهەمەکانی دیکەی پیشەسازی کوالیتیەکانی خۆی دەهێنێتە خوارەوە، هونەری خۆی لە دەستدەدا، بەرەو ستاندارد بوون، کڵێشەسازی و سادەسازی دەڕوات. لەم پرۆسەدا فیلم بینەرانی شایستەیەک دروست دەکات کە توانای هونەریان لە ئاسێکی نزمدا بێت. بەڵام بە پێچەوانەوە ئەگەرچی ئادۆرنۆ لە دوجاردا تۆزێک ڕوانگەی خۆی پەشیمان دەبێتەوە لە ڕوانگەی تیۆرەیەک بەرەم دێنێ پێی دەڵێ فیلم دەبێت کوێر بێ، واتە فیلم ساز دەبێت کوێر بێت. کاتێک فیلم بەرەم دێنێ نابێت بیری لەوە کردبێتەوە بەڕاستی چی بەرەم دێنێ، ئەمە بۆ بینەر بەجێبێڵە بینەر چی لە فیلمەکەیدا دەبینێ. ئەمەش لەو ڕوانگەیەوە دەبینێت چونکە وەک دەزانین ئادۆرنۆ بەگشتی لە تیۆری ئەستێتیکی خۆیدا بۆ فیلم هەمیشە وێنەی ڕەت کردوێتەوە، چونکە پێی وا بۆ دوجار باگراوندی ئادۆرنۆش زاڵە بەسەریە، چونکە ئادۆرنۆ دکتۆرای لەسەر مۆسیقا خوێندووە، بەلای ئەو تۆن و دەنگ لە وێنە گرنگترە. لەبەرەوەیە کە فیلم لە ئەستێتیکاکەی خۆیدا فیلمی وێنەیی بە کۆنزەرواتیڤ لە قاڵم دەدات، بە هونەرێکی نزم لە قاڵمی دەدات، یاخۆت بە بەشداریکردنی لە پیشەسازی بازاردا لە قەڵەم، یاڵام دەنگ ناچێتە ناو پیشەسازیەوە. نمونەیەک هەیە کە ئادۆرنۆ دەکرێت وەکو نمونەی خۆی بەکاری بێنەوەش فیلمەکەی ڤالتەر غوتمانە بە ناوی بە ئەڵمانی لە 1930 بەرەمی هێناوە بە ناوی ڤوخنەندە تا کۆتایی هەفتە. فیلمەکە فیلمێکی دەنگیە بۆ ڕادیۆ بەرلین بەرەماتەوە. فیلمە کرێکارێکە لە کارەکەی دەگەڕێتەوە بە پێی دەنگ تێمپۆکانی بەرز و نزمی و هەتا دوایی و ئەمانە. ئێمە وێنای ژیانی ڕۆژانەی خەڵکی میترۆپۆلەکان گەورە شارەکان لە ڕێگای دەنگەوە دەکەین. دەکرێت ئەمە تیۆرەکەی ئادۆرنۆی دەوڵەمەند کردبێ لە ڕوانگەی ئەوەی کە بەڕاستی چۆن وێنە دەتوانێت ناهونەری بێ بەڵام دەنگ دەتوانێت هونەری بێ. ئەگەر چی دوجار فیلمەکەی ڕوتمانی شکست دێنێ، فیلمێک نابێت بەگشتی دەنگدانەوەیکی ئەو تۆی نابێت، چون دوجار وێنە زاڵ بووە ئیتر لە دوای سەرەتاکانی کۆماری ڤایمارەوە. فیلمە بێوێنەکەی ڕوتمان کە باسم کرد دووشت ئاشکرا دەکات کە زۆر گرنگە بۆ ئێمە، ئەویش زەمەنی کار و زەمەنی ئازاد. مرۆڤانێک کار دەکەن زەرورەتن بۆ ژیانی خۆیان. ئێمە لە فیلمێکی کورتی کەمتر لە 10 دقەدا ئەمە دەبینینەوە
دوجار زمانێکی پێ دەوترێت زمانی ئازاد کە سەرمایهداری لە کرێکاری سەلۆتەوە لە دانیشتوانی سەلۆتەوە ناچاری کردوم بەس کارکەن ئیتر ئازادیان نەماوە لەبەرەوە فیلمەکەی ڕۆتمان دەنگدانەوەکەی تەنها لەوەدا دەبێت دەتوانین تێبگەین وخێندە بە ئەڵمانی واتە کۆتایی هەفتەکە ناوی فیلمە دەنگەکەی ڕۆتمانە ڕەنگە لە ئینگلیزیدا مانایەکی دروستتر بدات کرێکار لە زەمەنی کاردا نازادە کۆتایی هەفتەکەشی بەڕێگاوەیە لە چوونەوە بۆ سەرکار و لێدانی زەنگی کلەسا و دوجار گەڕانەوەی بۆ گوندەکەی و هاتنەوەی بۆ سەرکار کە بە ئینگلیزی وخنە نەپێ دەترێ ویکند بەڵام دەتوانم من بەو جۆرە وەریگەڕم بۆ ئینگلیزی ڕەنگە ماناکەی ڕۆتمان باشتر بە ویک ئند واتە کۆتاییەکی لاواز کۆتایی حتا لە بنەڕەتدا کۆتایی نییە بۆ زەمەنی ئازادی مرۆڤ بەڵکو کۆتاییەکی لاوازەکە تۆ تەنها بیر لە ڕێگای دەنگەوە دەتوانانی بیر لەوە بکەیتەوە کە زەمەنەکەی تۆ بەڕاستی کۆتاییەکەت کۆتاییەکی لاوازە کۆتاییەک نییە کە ئەمڕۆ ئێمە ڕاهاتوین چێژ و خۆشی تێدایە من لە سەر وەکو باسم کرد ئادۆڕنەوە بەرەو جۆرێک لە تیۆری فیلم دەڕوات کە فیلم ساز دەبێت کوێر بێت یان نابینابێت هەتا دوایی بەڵام ئەمە لە لای ڤالتە بنیامین ڕنگدانەوەی باشتری دەبێت ڤالتە بنیامین گرنگێکی ئەجگار زۆر بە سینەمادات لە چەندین وتاریدا یەکێک لە وتارەکانی کە کورتە مێژووی فۆتۆگرافیە لێەوە دەست دەکات بە داڕشتنی یەکەم تێزەکانی خۆی دەربارەی فیلم بەتایبەت لە کۆتایی وتارەکەیدا لە وتاری 1936دا بە ناوی کاری هونەری لە سەردەمی بەرهەمهێنانەوەی تەکنیکیدا کە بە بنەمای سینەما تیۆری سینەمایی ناسراوە لە ئەمڕۆدا بەڵام گرنگترین وتاری بنیامین کە باسی کەمەوەیە کە وەڵامێکە بۆ ئۆسکار شمیتس ئۆسکار شمیتس وەکو باسم کردێکێک بوو لە بەرەی ڕۆشنبیرانی بەرەی ڕاست کە دژی بەکارهێنانی فیلم بوو لە ناو کۆمەلگادا وەکو فۆرمێکی هونەری نەیدەبینی ئۆسکار شمیتس هێرشێکی تون دەکاتە سەر فیلمەکەی کەشتی جەنگی پۆتەمکینی ئەسێگی ئایزنشتاین کە لە 1920 دەگاتە ئەڵمانیا و فیلمە هەڵبەت بە سانسۆرکراوی هۆکارەکەی بیانوەگەی ئۆسکار شمیتس ئەوەیە کە ئەسێگی ئایزنشتاین سیاسەتی بردۆتە ناو ئێستێتیکاوە ئەم پێی وایە دەبێت ئێستێتیک بەدەربێت لە سیاست بەڵام هێرشەکەی بۆ سەر شمیتس ئەوەیە کە هۆکارەکەی ئەوەیە کە سیاسەتی بردو هێرشەکەی بۆ سێگی ئایزنشتاین ئەوەیە کە سیاسەتی برۆتە ناوە ئێستێتیکەوە ئەوەیە کە ڕەهەندی ئێستێتیکی فیلم لە دەستراوە بەڵام بە پێچەوانەوە لە 1920 بەدواوە زۆربەی بیرمەندانی کۆماری ڤایمار بەرەو فیلمەکەی ئایزنشتاین ڕۆیشتن سەیری تەکنیکیان کرد مۆنتاژ لەبەر ئەوەی وەکو دەزانین کاتێک فیلمەکەی لە 25 بەرەم هێناوە ئەسێگی ئایزنشتاین ڕوسیا تەنها چەند ساڵێکە بە شۆڕشی ئۆکتۆبەردا تێپەڕیوە لە ڕووی تەکنیکەوە لاواز و هەژارە توانای بەرەمهێنانی کەمە ناچارە فیلمە فرێدراوە کەرەستە فرێدراوەکانی فیلمەکانی خۆرئاوا کۆ بکاتەوە جارێکی تر ئیدیتی کە اونجا مۆنتاژی کە فیلمی نوێ لێ بەرەم بێنەوە تا بە کەرەستە کۆن و بەسەر چۆکانەوە کار دەکا بەڵام جۆرێک مۆدێلی نوێ بەرەم دێنێ خودی مێتۆدی مۆنتاژ لە فیلمدا کە بەرەمهێنانەوەی کەرەستە لە کارکەوتوەکانی دیکەیە دەبێتە مۆدلێکی نوێی سەر هەڵدانی نەک تەنها فیلم لە خۆرئاوە کاتێک فیلمەکە دەگاتە خۆرئاوە بەڵکو تەنانەت کاریگەری لەسەر نووسین و ئەدەب و شعری و قۆناغەشەیە ئەگە سەیری ئەدەبیات و نووسین و فکری قۆناغی کۆماری ڤایمار لە 1920 تا 33 بکەین زۆربەی ئەو کتێبە ئەدەبی و فکری و شعری وەمانەی کە نووسراون لەسەر بنەمای تەرجەمەکردنی مێتۆدی مۆنتاژی سەرگی ئایزنشتاین لە فیلمدا بۆ سە تیۆری ئەدەبی کتێبیان نووسیوە یەکێک لە بەناوبانگترین کتێبەکانی ڤالتە بنیامین کە بە کتێبی مۆنتاژ ناسراوە کتێبی شەقامی یەک ئاراستەیە ڕۆمانەکەی ئەلفرێد جوبلن بە ناوی بەرلین ئەلێکساندەر پلاتسکە لە 1930 دەکرێت بە فیلم لە 1970 جارێکی دیکە بە 15 حەڵقە دەکرێتەوە بە فیلم کە زۆر بەناوبانگە ئەمیش بە مێتۆدی مۆنتاژ نووسراوەواتە فیلمەکە لە ڕۆمانەکە لە بنەڕەتدا دەکرێت ناوی بنیت وەکو ڤالتە بنیامین باڵمانی ناوە کینۆ ڕۆمان واتە لە بنەڕەتدا ڕۆمانێکی سینەماییە نەک ڕۆمانێک بۆ سینەما نووسرابێ بەڵکو بە کەرەسەی سینەما نووسراوە سیناریۆش نییە بە هەمان شێوە بنیامین دەگا بۆ دەرەنجامەی کە بەرهەمی هونەری واتە لە سینەمادا لە ئەگەر و ئیمکانەکانی وشیاریەوە بەردەم دێن واتە بارودۆخێکی کۆمەڵایەتی معریفە دەخاتە ڕوو ژمارەیەک چاوەڕوانی دەربارەی ژیانی مرۆییمان لە ئەمڕۆدا و مامەڵە و ئەخلاقیات و حاڵەت و وەستانەوەمان بەرامبەر بە هەموو ئەو شتانی کە ڕۆژانە بەرەو ڕوومان دەبنەوە
چۆن ئێمە لە ڕێگای سینەماوە بتوانین بەڕێ ڕوویان بینەوە بەڵام هەموو شتانێک کە ڕووداوانەی کە ڕوویان داوە فیلم توانیویەتی ببێتە شوێنێک بۆ کۆبوونەوەی کۆی ئەم ڕوودانە و تەقینەوەیان بەسەر بەڕووی بینەر و جەماوەردا فیلم تەنها وەکو بنیامین ناوی دەنێت لەسەر دەمی شۆڕشی تەکنیکی فیلم تەنها شۆڕشی ڕاستەقینەی تەکنیکە تەنانەت فۆتۆگرافیش لەو سەردەمەدا ئیتر بنیامین فرامۆش دەکات فیلم دەبێتە شۆڕشی ڕاستەقینەی تەکنیکی کەواتە ئەگەر شیرن بۆکو بنیامین باسی دەکات لەگەڵ فیلمدا هەرێمێکی نوێی وشیاری لەدایک دەبێت چیتر مرۆڤ بەو چاوەی پێشتر سەیری دنیای کردووە دوای بینینی فیلمێک بوویان کامێرا و دەرکەوتنی لەناو کامێرادا لەناو زوومەکانی کامێرا چوارچێوەکان و فرەیمەکانی کامێرادا چیتر ناتوانێت هەمان چاو بۆ بینینەوەی دنیا بەکاربێنێ نمونونەکەی ئەوەیە کاتێک کەسێک دەڕوات لە ڕۆژان ئاسایی لە بەردەمی منەوە دەڕوا کەسێک من دیقەتی ورنامەوە لە شێوازی هەنگاونانی بەڵام لە فیلمێکدا من دەتوانم بچمە ناو وردەکاری کۆی یەکە بەیەکەی هەنگاو هەڵێنانی ئەو کەسێکە لە بەردەممدا دەڕوات جا ئەو کەسە من دەتوانم دووشت هەڵسەنگێنم وردکەمەوە یەکەم دابشکردنی شێوازی ئەو شوێنەی کە پێدا دەڕواواتە کاریگەری شوێن لەسەر بینینی من لە شوێنێکدا و زەمەنیش شێوازی ئەم جۆرە لە زەمن لە فیلمدا چۆن بەکار هاتووە فیلم وەکو بنیامی بە کە باسی کرد مادام هەرێمێکی نوێی وشیاری کردوتەوە کەواتە خەڵک لە ڕێگای فیلمەوە لە ڕێگەم تەکنیکەوە دەست دەکەن بە تێگەیشتن لەو جیهانە قێزەڵەی دەوروبەری خۆیان ئێمە هۆی هەیلەوە دەبینین کە بەڕاستی ئەو واقعی بەڵێنمان پێداوە واقع نییە کە ئێستا ئێمە تێدا دەژین فیلم واقع ڕاستەقینەکەمان پیشە ئێمە خۆمان لەناو واقعدا دەژین وا هەز دەکەین بەڕاستی لە ڕێگای واقعی خۆمانەوە بەرکەوتنمان ڕۆژانە لەگە سیاست لەگە شەقام هەتا دوای ئەمانە خودی واقعەکە ڕاستە خۆ بەبێ میدیۆم دەبینین بەڵام بنیامین باس لەوە دەکات نەخێر بە پێچەوانەوە ئەوە فیلمە لە بنەڕەتدا لە ڕێگای میدیۆمەوە لە ڕێگای میدیۆ تەکنیکەوە و تەکنیکی کە پێش بۆتەکەوێتە میدیۆمێک نێوانگرێ خودی واقعەکەمان پیشان دەدات واتە ئێمە لە دەرەوەی فیلم خودی واقعەکە گە ڕاستە خۆ ببینین بەڕاستی نازانین جەوهەریەوە واقع ئەگەر لە ڕێگای فیلمەوە ببینین جەوهەرەکەیمان زیاتر بۆ دەردەکەوێت واتە بۆمان ئەوە ڕوون نییە ئایا فیلم کاری کامێرا مۆنتاژ یان خەڵک لەسەرکردنی فیلمدا ئەم وشیارە دروستە بێت یان نا لەو کاتەدا بەڵام بە بێگومان دوای سەرهەڵدانی یاخود بەرکەوتن لەگەڵ فیلم وشیاری ئەو مرۆڤە چیتر ئەو وشیاریە نییە کە لە پێش بینینی فیلمدا بۆی دروست بووە من ئەگە پێناسەیەکی بنیامین بۆ فیلم بێنم فیلم بریتە لە سێپاڵویە کە تێیدا فەزاکانی ژینگەی ڕاستەوخۆ ئەو فەزایانەی خەڵک تێدا دەژیت گرتنەبەری کارەلاوەکیەکانی خۆیان یاخود چێژوەرگرتن لە کاتە بەتاڵەکانیان بەکراوەی ڕوبەڕووی چاوەکانیان بە شێوەیەکی قابلی دەرەکردن پڕمانە و تەواو هەستیار وەستاوە لە نێو خودی خۆیاندا ئەم فەرمانگانە ئەم ژوورە مەفروش و ڕازێنراوانە یاخود ئەو هۆڵ و شەقامانەی گەورە شارەکان وێزگەکانی قیتار و کارگەکان هەمویان قێزەونن ناقابلی دەرەکردن لە ڕاستەوخۆیی خۆیاندا خەمبارێکی ناومێدکرانەشمان بۆ دەهێنن بە جۆرێکی دیکە وا دانرا بوون کە ئەمانە واقعن بەڵام لە بنەڕەتدا فیلم واقعەکەیان پیشاندان کەواتە ئێمە لە ناو زیندانێکدا دەژیان فیلم هات یان سینەما هات ئەم زیندانەی جیهانی تەقاندەوە دابەشی کرد بەسەر پارچە پارچەکان هەموویانی بۆ خستینە بەردەمان بە جۆرێکی دیکە کە ئێمە بڕوامانوا بوو لە جیانێکی ئازاددا دەژین بەڵام دوایی لە ڕێگای فیلمەوە بۆمان دەکەوت لە ڕێگای کامێرا بۆمان دەکەوت بەڕاستیەوە جیهانەکە زیندان بووە لە بنەڕەتدا جیهانی ئازاد نەبوو بەڵام فیلم هات تەقاندی نەکرد زیندانەکەی پیشاندە بەڵکو تەقاندیشیەوە ئیتر لە دوای ئەمەوە کە ئیتر فیلم ڕادیکالیزە دەبێت نمونونەکان دەگەڕێمەوە بۆ سەر ئەسێگی ئایزنشتاین لە 1933 کات هیتلەر دەسەڵات بەدەستەوە دەگرێت کۆی فیلمی دەرەکی لە ئەڵمانیە کە کاریگەری هەبووە لەسەر پێبەخشینی مایکی ئازاد بە خەڵک یاخود بەوەی کە بتوانن خۆیان دەرخەن بتوانن چارە نووسی خۆیان بەدەستەوە بگرن بتوانن لە واقعی ژیانیان تێبگەن لە ڕێگای فیلمەوە نازیت قەدەغای دەکات لەبەر ئەوە نامەیەکی نهێنی گۆبلس هەیە وەزیری پروپاگەندەی هیتلەر کە زۆر بەناوبانگە لە دنیادا تیۆرەکانی لەسەر ڕاگەیاندن و هەتا دوایەوەمانە باس لە کاریگەری سێرگی ئایزنشتاین دەکات لە نامەکەیدا بە هیتلەر دەڵێت کە خۆزگە سێرگی ئایزنشتاین ڕوس نەبوایە و ئەڵمانی بوایە کۆمۆنیست نەبوایە و نازی بوایە لە نامەیەکی دیکەدا دەڵێت ئەگەر
بمانەوێت کۆتایی بە کاریگەری هەژمونی جیهانی سەرگی ئایزنشتاین بهێنین پێویستە سەرگی ئایزنشتانێکی ئەڵمانی دروستکەین کە دوجار دروستیشی یەکەن هەوڵی بۆ دەم بۆ نمونە لەوانە ئارنۆ فانک و لێنی غێفنشتال بەتایبەت لێنی غێفنشتال کە هەوڵدەدەم بە کورتی باسی کەم زۆر بەناوبانگە لەمڕۆوە کەواتە ئەم هۆکارە چییە کە دوو دەوڵەتی گەورە شەڕ لەسەر سینەما دەکەن هۆکارەکەی ئەوەیە کە بە بێگومان سینەما ڕۆڵی هەیە لە تەقانەوەی ئێمە لە ناواقعی کۆمەڵایەتیماندا ئەم جیهانەمان پیشان دەدا کە تێدا دەژین وەکو باسم کرد بنیامین با بڕوای بەوە هەیە کە کەرەسەی فیلمی ئەو شتە دەگرێت کە بە شێوەیەکی مێژووی کۆمەڵاتی پێشتر سەرکوت کراوە ئێمە نەمان بینیوە یاخود بە جۆرێک لە جۆرەکان ترساوین ببینین هەتە تەنانەت فیلم وا دەکات دەسەکات بە سەر سکرینکردن و پیشاندانی یەکە بە یەکەی و کەرەستانی کە پێشتر سەرکوت کراون و نەمانتوانی بین لە ڕێگای کارکردنە بەردەوامەکانی وشیاری کۆمەڵاتیان ئایدۆلۆژیەوە جا هەر ئایدو جۆرە ئایدۆلۆژیەک بێ فیلم شتەمان پیشاندا بەڵام بێگومان وەکو باسم کرد دوجار خود نازیەتیش دەستبەرداری یان بسوودنەوە کۆنزەرواتیڤەکانیش دەستبەرداری سینەما نابن بەڵکو سینەمای خۆیان بەرهەمدێنن لەبەر ئەوە شەکەوا دەکات سینەما بە ئاراستەیەکی دیکەدا دەڕوات کە دەبێتە هۆکاری ئەوەی ئەم جارە شەڕی ئایدۆلۆژی بەرەی ڕاست لە سینەمادا سەر هەڵدا فیلمەکانی لێنی غێفنشتالەگە سیرکەین ئێجگار دەنگدانەوەی جیهانیانە بوو بە مانایەکی دیکە توانی بوویان کە کۆمەلگای تەنانەت سەرنجی جیهانی لە ئاستی دنیادا بەرەو نازیزم کێشکەن بە ماوەیەکی کورکەوای دانن کە بەڵێ نازیزم بزوتنەوەیەکی لە ئەسڵدا هوەریە نەک بزوتنەوەیەکی سیاسی هەر لەبەرەوەشە بنیامین لە وتاری کاری هوەری لە سەدەی بەرهەمهێنانەوەی تەکنیکیدا قسەیەکی زۆر بلیمەتانە دەکات دەڵێت فاشیزم دەیەوێت سیاست بە ئێستێتیکی بکە کەواتە ئێمە دەبێت لە ڕێگای بردنەوەی سیاست بۆ ناوی ئێستێتیکا وەڵامی بدەینەوە سیاستکردن گۆڕینی سیاست بە ئێستێتیکایکردنی سیاست چێ بە ومانایە کە نازیزم لە ڕێگای فیلم و لە ڕێگای بەرهەمهێنانی ئەو شتێک کە پێی دەوتێ هوەری ترسناک هوەرێکە لی بترسی کۆی کۆمەڵگا بخاتە ناو یەکەیەکی هوەریەوە وەک بۆ نازیزم لە ڕێگای فیلمەکانی لێنی غێفنشتالەوە وەکو فۆرمێکی هوەری پیشان بدە کاریگەری سینەما تەنانەت لە ناو نازیزمیشدا بەڵام نازیزم وەکو باسمان کرد دژی کۆی فیلمە دەرەکیەکانی دیکە بوو بۆ نمونە دوو جۆر فیلم کە نازیەت هەر هاتە سەرکار و قەدەغی کرد لەوانە فیلمی کۆمیدی بەتایبەت چارلی چاپلن و بەستەکەیتن و هەروەها واڵت دیسنەی میکی ماوس هەتا بیرمەندانی بەرەی چەپ دیسان باسی دەکەمەوە ئەمان بەرگریەکی زۆر گەورەیان لە فیلمی کۆمیدی و فیلمی واڵت دیسنەی کرد چونکە پێیان وا بوو ڕۆڵی هەیە لە پەروەردەکردندا کە ئێستا دێمە سەری بە کورتی باسی دەکەمەوەمان بەڵام نازیەت پێی وا بوو واڵت دیسنەی یاخود چارلی چاپلن فیلمی کۆمیدی لەگەڵ جدیەتی ڕۆحی ئەڵمانیدا ناگونجێ مرۆڤ نابێت پێ بکەنێ مرۆڤ دەبێت بەردەوام جددی بێ دەبێت کارکەرانی نازی دەبێت بەردەوامی جددی بن بۆ دامەزراندنی ڕژێمێکی گەورە پێویستە جددی بنواتە بێسامیشە لە جددیەتدا خێرایی بەکاربێنن هەرەوە شەکە لە 1939 پەلاماری پۆڵەندا دوجار جەنگ دەست پێ دەکات چەمکی بلیتسکریگ دێتارەوە واتە جەنگ وەکو هێندە خێرات وەکو هەورە بروسکە فیلمەکانی نازیەتیش ئەگە سەیریان کەین جوگرافیاوەی زیگفرید کراکاوە ناوی دەنە جوگرافیەکانی فیلمی نازی خێرایی یان وەکو خێرایی بەکارهێنانی تۆ تەیارە وایە بۆ کاریگەریدانان لەسەر هەست و سۆز و دەرونی مرۆڤ واتە پێبەخشینی مۆتیڤێکی یان پاڵنەرێکی جەنگی لە فیلمەکاندا ببینەر کە حەماسەیەکی بۆ دروست دەبێت هەست دەکات لە بەرەی جەنگدایە نەکو لەناو هەتا تەنانەت تۆ سەیریەوە دەکەی هەندێک لە فیلمەکان ناسیاسیشن فیلمی نازی ئەگەر چی من بڕ لە کتێبی زیگفرید کراکاوەدا وتومە کە فیلمی ناسیاسی وجودی نییە لە بنەوەدا هەموو فیلمەکان بەمانایەک لە ماناکان سیاسین بەڵام بە جۆرێک سیاسین ئەوە بە وردەکاری باسم کردو کە لێرە ناچمە سەری بەڵام هەتە تەنانەت لەو فیلمانێکەوە دەردەکەی کۆمپلیت سەرگەرمین بەڵام دەبینین ئەم فیلمانە کۆی دوای بینینیان حماسەتێک بینەردا دەگرێت کە هەست دەکات لە بەرەی جەنگدایانێک لە سەر هین دانیشتووە لەسەر کورسی سینەما دانیشتۆ بە ئاسانی و بە ئاسوودەیی سەری فیلمێک دەکات دڵ و دەروونێکی جەنگخوازی بۆ دروست دەبێت کەواتە ئەوەیە کە زیگفرید کراکاوە لە کتێبی لە کالیگاریەوە بۆ هیتلەر مێژووی سایکۆلۆژی فیلمی ئەڵمانی بە دەرەنجامێکی سەیر و سەمەرە دەگات
کە فیلمەکانی پێش سەر هەڵدانی هیتلەر وەکو ئامادەکاری بۆ سەر هەڵدانی هیتلەر لە قەڵەمەدا بە دەرەنجامێکی سیر و سەمەرە دەگا ڕەنگە و ڕستەیە زۆر سادە بێت لە لای زۆر خەڵک بەڵام دوجار باگراوندێکی زۆر قوڵی لە پشتەوەی کاتێکمە بچینە ناو مێژووی سێسەدەی ئەڵمانیاوە لە پرسی ئەستێتیکدا جدیت و ئێستێتیک و بلیمەتی بە تایبەت ئەو سێ چەمکە کە بنیامین ڕەخنەی توندیان لێ دەگرێت مانایەکی زۆر قوڵی هەیە کراکاوە دەڵێت نازیزم بۆیە هاتە سەر حکم چونکە فیلمی ئەڵمانەکان فیلمی کۆمیدیان نەبوونیان دەتوانانی پێ بکەنن ئەمەیە کاریگەری بۆ نمونە دەبینین لە وڵاتانی دیکە کەمتر فاشیزم هاتبوو هەتە تەنانەت واڵت دیزنی وەکو لە ئەڵمانیا وەکو بەرەی ئەنتیفاشیزم دەبینرا لە نمونەیەک هەیە کاتێک فاشیستەکان پێشەوەی دەسەڵات بگرنە دەست لە ناو ئەڵمانیادا ئەوە بوو کە کۆمەلگای ئەڵمانی دابەش بوو بۆ شەربەت بەرەی ڕاست و ناوەڕاست و چەپدا چەپەکان فەیلسوفەکان بیرمەندەکان کە دەچوونە سێهۆڵەکانی سینەماوە سەیریان دەکرد یەک لۆگۆی میکی ماوسیان وەکو نیشانەی ئەنتیفاشیزم بە یەخەیانەوە هەڵدەواسی میکی ماوس تەنانەت کە ئێمە ئەمڕۆ بێگومان بە دوجار واڵت دیزنی خیانەتی لە تەکنیک کرد چۆ بەرەی لە دوای هاری ترومان ومانەوە هەتا بەرگری لە جەنگ و لە تۆباران وکردن ومانەش کرد ومانە دوای کرێکارانی واڵت دیزنی لە دژی ڕاپەڕین ومانە بەڵام لە سەردەمێکدا میکی ماوس ڕۆڵی ئەنتیفاشیزمی بینیوە نامەیەک هەیە هی یەکێک لە فەیلسوفە نازیەکانە کە باس لە هین دەکات لە کتێبی کراکاوەڕەکەمدا باسم کردووە لە دژی میکی ماوس دەڵێت لاوی قژ زەرد و بیر ئازادی شارنشینی ئەڵمانی دەستە دامێنی دارایی جوولەکەکان بووە لاوان کۆشا نازی و سەربەزیتان لاوان کوانێ خود بشاریتان میکی ماوس پیسرین و نزمترین و کارەساتبارترین ئایدیاڵێکە تا ئێستا داهێنرابێت میکی ماوس ئەمرازی دەبەنکار و بە گەمژەکردنە کە لەگەڵ سەرمایی بەرنامەی لاواندا نێردراوە غەریزەی تەندروستی ناوەکی وشیاری و ئاگایی دەداتە هەر کیژێکی شایستە و کوڕژگەیەکی چاکەخواست قالۆنچەی قڕێژ و پیس کە بەکتریا دەباتە ناو جەستەی لە ئاژەڵانەوە ناتوانێت جۆرێکی ئاژەڵی ئایدیال بەرهەم بهێنێت ئایا ئێمە هیچ شتێکی باشترمانی ئەنجامی بدەین ڕازانەوەی جلوبەرگەکانمان نەبێت بە ئاژەڵە قڕێژ و پیسەکان ئەگەسەیکەین جگە لەلایەنە ڕەگەزیەکەی و بەکارهێنانی زمانی بەکتریایی لە ناو نازیزمدا ئەمە یەکێکە لە فەیلسوفەکانی نازەکە لە یەکێک لە جۆرناڵەکانی نازیزمدا بەناوی دیتات بەرهەم هاتووە کە لە 1930 بۆ یەکەم جار دادەمەزرێت گۆڤارێکی بەناوبانگە و بناغی ئایدۆلۆژی نازیزمیشدا دەڕێژێت لە ڕووی فکریەوە دەبینین هێرشێکی توند بۆ سەر نازیزم بۆ سەر فیلمی کۆمیدی و فیلمی واڵت دیزنی هەیە هۆکارەکەش بۆ دەگەڕێتەوە کە سینەما لە بنەڕەتدا هێشتا نازر نەیتوانیوە کۆنتترۆلی بکات چونکە سینەما فیلم چاوێکی میکانیکی زۆر بەهێستر و بەتواناتر بۆ بینینی چاوی سروشتیمان هێزە میکانیکەکانی شوێنی هێزە میکانیکەکان لە سینەمادا شوێن و توانە و زەمرۆیەکانیان بەگەڕخستووە کە ئێمە ناتوانین لە حاڵەتی ئاساییدا بەگەڕیان بخەین نمونەیەک با بهێنمێنەوە ڤیرتۆڤمان هەیە ژیگا ڤیرتۆڤ لە ڕووسیا هەر لەو سەروبەندەدا ژیگا ڤیرتۆڤ لە فەزای ناخود ئاگای فیلم تێگەیشت بوو کە تایدا واقع هەموو واقع لە ناکاو دەگیرێت واتە شتێک نییە کە ئێمە ڕۆژانە لە ناواقعدا دەژین پێمانەوە گرتومانەوە تێگەیشتوین هەڵبەت ژیگا ڤیرتۆڤ فیلمی دۆکۆمنتاری بە مۆدلی دۆکۆمنتاری بەکاردێنێت کە لەسەر سینەما جوڵە دامەزرا بوو واتە کە پێی دەگوتە کینۆ پراڤدا واتە حەقیقەتی سینەمایی واتە ئەو شتەیە ژیان چاوی کامێرا ئەو شتەیە کە ژیان هەیە و دەیبینێت و دەیگرێت واتە ئەو چاوە سوشتەی ئێمە ناتوانێت بیگرێت ئەم بەرزی و نزمیەکانی بۆ نمونەگە بەری بەراوردی فیلمەکەی فقیتسلانگی کەین کاتێک کامێرا لەسەرەوە بە خێراییەکەوە دێتە ناو هۆفێک یاخود داڵانێک کە شوێنی چینی کرێکارە جیاواز لەو ڕیتمەی کە کامێرا بە هێواشتر لە شوێنە بۆرژوازی یان چینی ناوەڕاست بۆ نمونە هەکەر کەسێک بە وردی سێری فیلمەکەی فقیتسلانگ بەناوی میترۆپۆلیس بکات دەبینێت سێ جوڵەی جیاوازی کامێرا هەیە لە یەکاتدا کامێرایە کە زۆر بە خێرایی تێمپۆکەی لەناو بەتایبەت ئەو شوێنانەی کە وا دەردەکەی شوێنی چینی کرێکارە ئەو شوێنێک کە چینی ناوەڕاستە کامێرا بەرزی و نزمی دەکات هەڵبەت لە ڕووی ئایدۆلۆژیەوە ئێمە دەزانین چینی ناوەڕاست یاخود ئەوەی بەڵمانی کە پێیان دەگوت دی ئەنگشتێتن من لە کتێبی کراکاوەڕەکەشمدا یەک فەسڵم بۆ تەرخان کردووە بۆ ئەم بابەتە دەبین چینی ناوەڕاست لە ڕووی سیاسیەوە کە کراکاوە ناوی دەنێ بێماڵن لە سینەماشدا ئەم بێماڵیان دەبینی لە فیلمەکەی فقیتسلانگ ئێمە دەبینین بەرزی و نزمی کامێرا هەیە ئەو دەیەوێت واقعی کۆمەڵایەتی سیاسی چینی ناوەڕاست لە کۆمەڵگای
ئەڵمانیە و سەردەمە لە ناو میترۆپۆلیسدا لە ڕێگەی کامێراوە لە بەرزی نزمی و پیشاندا بەڵام کاتێک دەچێتە منتیقی بۆرژوازی ناوچەی بۆرژوازی ڕتمی کامێرا بەهێڵی دەڕوات واتە زۆر بەهێواشی زۆر بەهێڵی دەڕوە بۆ مانایە هەتە تەمانەت بۆرژوازی لە زەمەنی تاریخی خۆشیدا بیر لە هین دەکاتەوە لەوەی کە تاریخ یان مێژووی گەورە پیاوانە لە ئەلەکساندەری مەقدۆنیەوە لە پێغەمبەرەکانەوە هەتاکو دەگاتە سەردەمی بسمارک یاخود سەردەمی هەر یەکێک لە ڕابەرە گەورەکانی بۆژوازی بە یەک هێڵ هاتووە بەبێ پچڕان فریتس لانگ زۆر وشیارانە چاوی کامێرا بەکاردەهێنێت بۆ پیشاندانی سێ واقعی زۆر تایبەت کە ئێمە ڕەنگە لە بەرکەوتنی ڕۆژانەماندا من خۆم لە بەرلین دەژیم و شارەی کە فریتس لانگ فیلمەکەی تێدا بەرەمێن هێناوە ڕەنگە لە ڕێگای فیلمەکەی فریتس لانگەوە گەرچی زۆر کۆنە بەڵام ئەگەر فیلمێکی نوێتر ببینم من بە هەمان دیدگای وشیارانە بەرەم هاتوێ ئەو واقعی کە تێدا دەژیم لە بەرلین بەو جۆرە نەبینم کە لە فیلمێکدا دەیبینم هەر ئەوە شەوای کردو من زۆربەی کات حەزێکی زۆرم بۆ فیلمە بەرلینیەکانە فیلمە زۆر جار واقعی ڕاست واقعی حەقیقی بەرلین من لە ڕێگای فیلمەکانەوە دەبینم نەک ژیانی خۆم لە ناو شارەکە کە بە بەردەوامی هاتوچە پێدا دەکەم لە شوێنە جۆرە جۆرەکانەوە بۆی دەڕۆمەمانە هەتا دوای کەواتە ئەو واقعی کە چاوی کامێرا توانیویەتی لە تێمپۆ خێرایی بەرزی و نزم یەک ئاراستەی هێڵی یەک ئاراستەی واتە لینیە تایم بڕوا دەبینین ئەوە کامێرایە پیشانمانەدا ڤیرتۆف ئەمەی هێنا بۆ ئەڵمانیا گرنگی ڤیرتۆف لە یەکشتدا بوو ژیگا ڤیرتۆف لە دەی 1960 خوێندکارانی شەپۆلی نوێی سینەمای ئەڵمانی لەسەر دەستی ڤیرتۆف سەری هەڵدا ڤیرتۆف چۆن مردبوو هەڵبەت ڤیرتۆف دوو لە سینەماکارە زۆر بەناوبانگەکانی دواتری ئەڵمانیا کە ئەلێکساندە کلوگە و هارون فاروقین لە 1960 دوو لاون کە کاریگەرن بە ژیگا ڤیرتۆف و بە مێتۆدی تەکنیکی بەرەمێنانی مۆنتاژیژی کە ڤیرتۆف لە دۆکۆمنتومانەیەکێک لە فیلمەکانی 1960 هارون فاروقی ئەوەیە کە لە یەک کاتدا بۆ نمونە ڕۆژنامە شپینگە بڵاو دەبێتەوە سەفتەی ڕۆژنامە شپینگ لە بەشەقامەکانی بەرلیندا بڵاو دەبێتەوە کە ئەمە گەورەترین ڕۆژنامەی پیشەسازی ئەڵمانی بۆرژوازیە هەر لە هەمان کاتیشدا ئێمە دەبینین لە لایەکی دۆکۆمنتی فیلمەکەدا ئەمریکا بۆم بەسەر ڤێتنامدا دەبارانێت کەواتە هیچ جەنگێک بەبێت جەنگی ئایدۆلۆژیش بوونی نییە ئەمان لە خۆپشاندانی 1960دا پەلاماری ئەکادیمیای بەرەمێنانی فیلمی بەرلین دەدەن ناوەکەی دەگۆڕن بۆ ئەکادیمیای ڤیرتۆف و ئاڵاکەشی دادەگرن ئابووێنەیەکی سوور بە ئاڵایەکی سوور بە وێنەی ڤیرتۆفەوە هەڵدازن هەڵبەت دوایەوەی نەزم دەگەڕێتەوەمانە دەردەکرێن بەڵام دواتر دەڕۆن بەرەو لە هەفتاوێک بەرەو ئوبەهاوزن کۆنفرانسی ئوبەهاوزن دەبەستن مانیفستی ئوبەهاوزن بڵاو دەکەنەوە ئۆسکار نێکت و کارل ئەلێکساندە کلوگە و هارون فاروقی ومانە کە ئەمڕۆ فاسبێندەوەمانە بەشداری تێدا دەکەن دوجار ڤین ڤەندەرس و ئەمانەش دێنە ناوەوە شەپۆلی نوێتری سینەمای ئەڵمانی ئەم سینەمای نوێی ئەڵمانی ئەمڕۆ لەسەر دەستی مانیفستی ئوبەهاوزن دەست پێ دەکات کەواتە گرنگی ئەم جۆرە لە مێتۆدی نواننەوەی فیلم لە ناو کۆمەڵ وەکو باسم کرد ڕۆڵەکەی بە جۆرێک بووە کە توانیوێتی هەتا ئەمڕۆ بۆ یەکەم بزوتنەوەی بە ئەوم بیر نەچێ باسی کەم لەگەڵ سەرهەڵدانی مانیفستی ئوبەهاوزن لە ئەڵمانیا یەکەم بزوتنەوەی ژنانی سینەماکار سەرهەڵدەدا لە ئەڵمانیا بە ناوی فخاون ئونکینەوە واتە ژنان و سینەما جۆرناڵێکیان فیلم بەرەم دێنم جارە کامێرا ژن لە ڕوانگەی چاوی خۆی و کامێرا بەکاردەهێنێ بۆ تۆمارکردنی هێڵەکانی بەرزی نزبەکان ئەم جارێکە وەکو باسمان کرد سێ هێڵی کامێرایی هەبێ جارە دەبێ بە چوار ژنیش بەشداری تێدا دەکەم جارە لەو ڕێگایەوە بێ دەبینین بزوتنەوە فیمینیستەکانی ژووردەوردە ڕادیکالیزە دەبن ئەم جارە پەیوەندێکی هاوبەشی نێوان بزوتنەوە ئازادی خوازەکانیش لەناو کۆمەڵگای ئەوروپیدا سەر هەڵدەدەن کە لە ڕێگە چاوی کامێراوە توانیویانە کۆی کۆمەڵگای خۆر ئاوایی ڕادیکاڵایز بکەنیان ڕەهەندی ڕادیکاڵیان پێ بەخشن و ئەمانە کەواتە بینینی مرۆیی لە ڕێگای بینینی کامێراوە تەکمیلە دەبێت من بڕوامەوەیە ئەم تێزەشم کە لە بنیامین وەگرتووە واتە ئەگەر لە ڕێگای بینینی کامێراییەوە بتوانین بینینی سروشتی خۆمان تەکمیلە بکەین ئەو کاتەیە کە ئێمە دەتوانین لە هەرێمە ئەو هەرێمە وشیاریە نوێیە تێبگەینیان لەو زیندانەی کە سینەما بۆی تەقاندوینێتەوە فیلم بۆی تەقاندوینێتەوە توانین بچینە ناو وردەکاریەکانیەوە کاتێک تەقیوەتەوە بۆ هەموو ئەم وردەکاریەکانی من بینیوە ئیتر وردە دەتوانین پارچەکانی کۆکەینەوە سەیری کەین زای خەلەکان لەکوێدان کێشەکانی ئێمە بینینی ئێمە بۆ کۆمەڵگا چی و هەتا دوای ئەمانە من زۆر ناڕۆمە ناو وردەکاری
ئەم بابەتەوە لەبەرەوەی زیاتر کاتی بینەران ناگرم تەنها دەچمە سەر ڕەهەندێکی دیکەی فیلم کە ئەویش وەک باسم کرد پێداگۆگیە بە تایبەت لای وەڵتە بەنیامین بەڵام مانای سەسە فیلم وەک نێوانگر کە باسم کرد چۆنیان فیلم کامێرا نێوانگری لە بینی چاوی سروشتی من واقعی کۆمەڵایەتیدا دەکە واقع ڕاستەقینەکەم پیشان دەدا نەکە واقعی کە خۆم دەیبینم ڕۆڵێکی سیاسی وەردەگرێتە میدیۆمە سیاسەکەی ئەوەیە چۆن جەماوەر فێر بکات دەسەڵاتیان بەسەر ئەزمونە تازەیەدا بشکێت کە دوای لە ژیانی شارە مۆدێرنەکانیاندا دوای تەقینەوەی چاوی کامێرایی سەری هەڵداوە ئیتر ئەو کاتەیە دەست دەکەن بە پێداچوونەوە بە ئەزمونەکانی ڕابردوویان کەواتە سینەما ڕۆڵێکی پێداگۆگی گرنگی هەیە سینەما لای بنیامین کە یەکێک لە بیرمەندە زۆر سەرەکیەکان کە بەرگری گەورەی لە سینەما کردووە بە تایبەت لە سینەمای ڕادیکاڵ کە دوجار لە من لە کتێبی دیالکتیکی هوەری سێم باسم کردووە هیوادارم ئەمانەی کە گرنگی بە بابەتە دەدەم ڕۆنەوە سەری لە دەیەی هەشتا و نەوەتەوە سینەمایەک سەر هەڵدەدا بە ناوی سینەمای سێم کە بە تایبەت سینەمای ئەنتی کۆلۆنیال ئەنتی کۆلۆنیال مەبەستم بە تاقی تەنهاەوە نییە کە وڵاتانەی لەلایەن ئەوروپاییەکانەوە کۆلۆنیالیزە کراون وڵاتانی ئەمریکای لاتین و خۆرهەڵات و ئاسیای ناوەڕاست و ئاسیای دوور هەتا دوایەوەمانە سینەمایان بەکارهێنا بێگومان بەڵام حتا لەداو خودی شارەکانیشدا شارە کۆلۆنیالیستەکانیشدا و بەرلین پاریس نیویۆرک ئەمستردام مەدریت هەتا دوایەوەمانە سینەما ئەمڕۆ وەکو ئەنتی کۆلۆنیالیزم بە تایبەت سینەمای سێم بەکاردێکە چۆن مێشکی لاوان و منداڵان لە پەروەردەدا کە پەروەردەی بۆرژوازی باڵادەست هەمیشە دەیەوێت لەگە زەمەنی کار مرۆڤ پەروەردە بکە سینەمای سێم هەوڵدەدا دیکۆلۆنیالایزی بکاتە ئەو کۆلۆنیالیزی کە مێشکی منداڵی پێکراوە جارێکی دیکە لە ڕێگای سینەمای سێمەوە لە کۆلۆنیالیزمدا ببڕێ بەڵام سەمایهداری ئەمڕۆ بۆ نمونێمە دەزانین کە هۆلیوود بە تایبەت بەهاکانی هۆلیوود سینەمای کۆنتترۆل کردووە گومان لەوەدا نیە سینەما لای بنیامین وەکو باسم کردوەکو ئامێرێکی مەزنی پرۆپاگەندەشتە بیندرێت لە سەرمایهداریدا بەکاراترەوە نمونونەکەم لە هیندا بەکاردێنم تەناوەندە بەس ئاگامان لە کورتە مێژووی سەرکەوتنی ئیرادەی لێنی غیفنشتال هەبێت کە بێگومان گەورەترین فیلمی پرۆپاگەندەی فاشستیە لە مێژووی فیلمدا بەرهەم هاتوێ لە 1935 کە لە ئەڵمانیا لە سەدەمی هیتلەریدا بەرەماتەوە و گەورەترین خەڵاتی هیتلەری شوەردەگرێت ئەم فیلمە فیلمسازێکی گەورە لە خزمەتی گەورەترین دڕندەترین ڕەشەمی فاشستیدا کە ڕاشی سێمە یاخۆت هیتلەرە ئەمڕۆ ئەمانە بە جۆرێک لە جۆرەکان ئەو کۆلۆنیالیزەکردنی سینەما هاتۆتە ناو هۆلیوود و شەوە گومان لەوەدانە بەڵام بێگومان سینەما دوو خەسڵەت و تایبەتمەندی هەیە کە هەر بنیامین باسی کەمتر بە وردەکاری و باسی کردووە کە ئەوەیە سینەما کۆتێزی هونەرەکانە بیرمان نەچێ واتە لە سینەمادا شانۆ مۆسیقا فۆتۆگرافی شێوەکاری شعر ژانرە ئەدەبیەکان شارسازی تەلارسازی فۆرمە کلاسیک ڕۆکۆکۆ ڕێنێسانس نیۆکلاسیک هەموویان لە سینەمادا کۆ دەبنەوە کەواتە دەتوانین ئێمە سینەما وەکو کۆتێزی هونەرەکانی دیکەش سیرکەین ئەمە ژوا دەکات کە پەروەردەی مرۆیی تەنها یەک ئاراستە و یەک چاوی نەبێت کاتێک سێری فیلمێک دەکات لە فیلمێکدا دەتوانێت چەندین جۆر پەروەردە چاوی هەر ئاوە ئەو هێڵە ڕاستە و خۆیان نەبینێ کە بۆرژوازی لێ پێیدا بڵێ مێژوو لە گەورە پیاوانەوە بۆ گەورە پیاوان گەشێکردە بەڵکو و نەخێر مێژوو خەلەلی تێکەوتوە مێژوو شکستی هێناوە مێژوو هەڵساوەتەوە جەماوەر لە خوارەوە ڕاپەڕیون خەڵک هاتووە وەکو بکەری سیاسی هاتۆتە سەرشانۆی سیاسی داوای کردو کە ئەویش دەرکەوە بە هەمان شێوە ئەمە وای کردووە کە نەخێرە بە تەنها سەیری و ڕاستە هێڵە ناکەم سەیری ئەملا و ئەولاش دەکەم ئەم کۆتێزە لە سینەمادا کە توانێتی کۆی هونەرەکان بێکە کۆکاتەوە کاریگەریەکانی لەوەدا دەردەکەوێت کە سینەما لە ماوەیەکی زۆر کەمدا بە شێوەیەکی پەروەردەیی توانیوێتی هەزاران خەڵک وا لێ بکە بەسەر پرسیار لە ڕەهەندە کوشندەکانی ژیانی مۆدێرنکەن کە تێیدا دەژین لەوەیەدایەکە هەم کامێرا ئەو تەکنیکانەی بەکاری دێنێ وەکو ڕەهەندی ئێستێتیکی هونەر وەکو باسم کرد کۆتێزی هونەرەکانە هەم ڕەهەندە سیاسەکەشی لە پەیوەندێکی دیالکتیکیدا بەیەکەوەن دابڕانی ئەم دوانە لە یەکتر سینەمایەکی شکست خواردووی بازاری بۆ بازار یاتا بۆ بەهای ئاڵوگۆڕکردن لە ناو سیستمی سەرمایهداریدا بەرهەم دەهێنێ بەڵام کاتێک دیالکتیکی سیاست و ئەستەتیک لە ناو سینەمادا بەناو یەکدا چوون ئەو ڕەگەزە ئەرێنەیە کە بۆ یەکەم جار ڕێ تێدەچێت ڕێگا بدات بینەر فراوانتر بیر کاتەوە فراوانتر ببینە ڕێز و خۆشەویستیم بۆتان هیوادارم
بەم ڤیددیۆیە بەم سیمینارە لە پلتفۆرمی فیلم سازان توانی بێتم کورتەیەک لە بۆچوونەکانم دەربارەی پەیوەندی دیالکتیکی نێوان سینەما و ئێستەتیک و سیاست بە ئێوە لە ڕێگای سینەماوە بگەێنم. زۆر سپاسی بەڕێزانی فیلم سازان دەکەم کە داوایان لێ کردم و بانگشتیان کردم بۆ پێشکەشکردنی ئەم سیمینارە. هیوادارم توانی بێتم بەشێکی کەم لە بۆچوونەکانم بگەێنم. خۆشحاڵیش دەبم لە داهاتوودا بە هەر ڕەخنەوە و پێشنیارێکی ئەوە و هیوادارم ئێوارەیەکی خۆشتان هەبێ و ڕۆژ و کات و ساتێکی خۆش.